بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر ئازدەم کە لە بەرنامەیەکی تایبەت بە کۆتا هەفتەی خولی نایابی پێشمەرگەی کوردستان بە ئێوە بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە لەگەڵ هاوکارانی خۆشەویستم و هەروەها هاوڕێی عەزیز و ڕۆژنامەنووسی وەرشی ماوەسەدە نەرسڵان لەگەڵمانە بێت لە ستودیۆ هاوکات هەردوو پەیامنێری خۆشەویست حسێن محەممەد لە یاریەکەی پێشمەرگەی هەولێر و کەرکووک لە شاری پیرمام و هاوکات ئەردەڵان محەممەد پەیامنێر لە شاری کەلار لە یاریگەی شێروانە لە یارینەوەن هەردوویانەی شێروانە و نەورۆز لەگەڵمانە بن. سەرەتاش ئەچینە لای راپۆرتێک سەبارەت بە مێژووی خولی نایابی کوردستان و دواتریش دێینەوە خزمەت. خولی نایابی کوردستان ئەگەر چاوێک بە مێژوەکەی بخشێنینەوە دەبینین تەمەنی بچووکە، بەڵام تا ئێستا سەرکەوتوو بووە. ئەم خولە ماوەی 11 ساڵە بەڕێوە دەچێت بە 11 وەرزی جیاواز. یەکەم وەرز 2006 بۆ 7 دووهۆک بووە پاڵەوان، دواتر لە وەرزەکانی 2007 بۆ 8 بۆ 9 پاڵەوانی نوێ هاتە نێو ڕکابەری کە ئەویش یانەی بروسک بوو. دوو وەرزی یەک بە دوای یەک بەدەستی هێنا، بەڵام لە ئێستادا ئەو قوتابخانەی یاریزان دروستکردن لە شاری هەولێر لەسەر جەمچالاکەکانی دابڕاوە. دوای ئەوە لە وەرزی 2009 بۆ 10 یانێ هەولێر گرنگێکی تایبەتی بە خولی کوردستاندا و توانی ببێتە پاڵەوانی ئەم وەرزە. بەڵام بۆ وەرزی دواتر ڕکابەری بۆ دروست بوو، ئەویش هەندرێن بوو کاتێک لە کۆتا یاری نازناوەکەی لە چنجی هەولێریەکان دەرهێنا لە نێو یاریگای خۆی. بەڵام سەمیر بابۆ لە وەرزی 2011 بۆ 12 تیپەکەی باشتر ئامادەکردەوە و جارێکی تر هێنایەوە سەرسەکۆی نازناوەکان و پرەی یەکەمی ئەم وەرزەیان بەدەستێنا. دوای ئەمەش زێرەڤانی سێ وەرزی یەک لە دوای یەک کۆنتڕۆلی نازناوەکەی کردو، دەرفەتی بە هیچ یانەیەک نەدا ئاهەنگ بگێڕێت و سلێمان ڕەمەزانی ڕاهێنەری ئەو یانەیە بە کۆکردنەوەی ئەستێرەکان لە دەورا پشتی خۆی مێژووی بۆ خۆی و یاریزانەکان و یانەکەی نووسیەوە. وەرزی ڕابردوو هەولێر دوای برنەوەی لە پێشمەرگەی هەولێر لە 2 هەفتە جارێکی تر گەورەی خۆی نیشاندا و نازناوەکانی لەگەڵ زێرەڤانی یەکسان کردەوە بۆ 3 نازناو. ئەگەر سەیرێکی ئەم وەرزەی خولی نایابیش بکەین، لە سەرەتادا بەڕێوەچوونی خولەکە چاوەڕوان نەکراو بوو. وەکو وەرزی ڕابردوو بەهۆی ئەو قەیرانە داراییەی تووشی هەموو جنگەکانی وەرزش بووە، بەڵام یەکەی تۆپەی کوردستان بڕیاری لەسەر بەڕێوەچوونیدا بە شێوازی دوو کۆمەڵە بە هەمان شێوەی وەرزی ڕابردوو. دوای بەڕێوەچوونی 12 هەفتە لە یاریەکانی قۆناغی یەکەمی بە کۆتا هاتوو. دووهۆک و گاڕا دوویانەکەی شاری دووهۆک دابەزین بۆ خولی پلەیەک و لە کۆمەڵە یەکەم پێشمەرگەی هەولێر و نەورۆز بە 19 خاڵ گەیشتنە چوارگۆشەی زێڕین و لە کۆمەڵی دووەمیش شێروانە و کەرکووک بە هەمان ڕێژەی خاڵ. دوای ڕکابەریکردن لە 5 هەفتەی ڕابردوو لە نێوان ئەو چواریانەیە ڕکابەری نازناوەکە گەیشتە 2 هەفتە کە پێشمەرگەی هەولێر و کەرکووک ڕوبەڕوو یەکتر دەبنەوە لە پیرمام. براوەی ئەم یاریە ڕاستەوخۆ دەبێتە پاڵەوانی ئەم وەرزە لە ئەگەر یەکسانی ئەم یاریەش لە هەمان کاتدا شێروانە و نەورۆز لە کەلار ڕوبەڕوو یەکتر دەبنەوە، سەرکەوتنی نەورۆز دەیکاتە پاڵەوان. بەڵام شێروانەش هیوای بەدەستێنانی پلەی دووەمی لەدەستماوە، بۆیە پێناچێت بە ئاسانی خۆی بەدەستەوە بدات. هەر چواریانە تاوەکو ئێستا بە نازناوی خولەکە شاد نەبوونە، باشترین دەستکەوتیان پێشمەرگەی هەولێر بووە کە پلەی دووەمی وەرزی ڕابردووە و لە ئێستاشدا لەسەر زەمیانەکان نزیکترە لە نازناوەکە و خەونی 13 ساڵەی ئەو یانەیە. بەهۆی دیار نەبوونی پاڵەوانیش یەکێتی تۆپەی کوردستان جامەکە بۆ هەردوو یاریگا دەبات تاوەکو دوای کۆتایی هاتنی یاریەکان ڕاستەوخۆ لە نێو یاریگا ئەو نازناوە بەدەستی کاپنی یانە یەکەم بەرز بکرێتەوە. دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستانم. مامۆستادانەر تایمی یەکەمی هەردوو یاری کۆتایی خولی نایابی کوردستان کۆتایی پێهات کە بە ئەنجامێکی سپی تایم یەکەم کۆتایی پێهات و لە ئێستا شاد تایمی دووەم دەستپێکی تایمی دووەم دەست پێ ئەکاتەوە. خولی نایابی کوردستان ئەم وەرزە وەکو وەرزی پار بە دوو کۆمەڵە بەڕێوەچوو کە تیا چواریان نەگەیشتنە قۆناغی چوارگۆشەی زێڕین و لە قۆناغێکەما 12 هەفتە بەڕێوەچوو کە یاریەکان بە شێوازێکی باش بەڕێوەچوو. سەبارەت بە خولی نایابی ئەم وەرزەی کوردستان و گەیشتنی ئەم چواریانەیە بە قۆناغی چوارگۆشەی زەرین بە شێوازی گشتی چ قسەیەکت هەیە لەسەری؟ بەڵێ سەرتا نازانم پیرۆزبایی لە هەوادارانی وەرشی و تۆڵپی پێی کوردستان بکەم یاخود بڵێم با ئەمەش بچێتە سەر شتە سەقەتەکانی تری کورد بەڕاستی چکە بەڕێوەچوونی ئەم خولە و بەم شێوازەی کە بینیمان یەک دنیا کێشە و ئاستەنگی و یەک دنیا مەشاکیل و شتی لابەلای تیا بوو کە لە ئێستایە هیچ تام و چێژێکی ئەو توی نەماوە. نازناوەکە
وەکو پاڵەوانێتیکی تۆپی پێ ئەشێت وەکو خۆی وەکو خولەکە بۆ یانەی کابێتە پاڵەوان شتێکی گەورە بێ بەڵام وەکو تام و چێژ وەکۆی کە ئێمە چاوەڕێی بکەین و خولێکی هەرێمایەتی بەڕێوە بچێت چکە هەمومان نەزانین لە زۆربەی وڵاتانی دنیاە خولە گەورەکانی ئەوروپاش بگرە بەڵام خولی هەرێمایەتی هەیە خول هەیە لە هەرێمەکان بەڕێواچێ بە وێنەی خولە گەورەکانی وەکو پرێمە لیگ و لالیگا و بۆندزلیگا و کالچۆ ئەوانە بەڕێوە ئەچن خولی زۆر زۆر خۆشە بەڵام بەداخەوە لێرە خولی ناوی کوردستان هەر خۆی خولێکە ئەنجامی نییە یعنی ئەوەیە بێتە پاڵەوان هیچ زێرەڤانیمان بینی چەند ساڵتوانی بە تەواوەتی کۆنتترۆلی تۆپی کوردستان بکە ڕاستە لە هەڵبژاردەی کوردستانە ئەمیانە پشکی شێری بەرەکەوێ بەڵام ئەمە شتێکیوتونێ چکە هەڵبژاردەی کوردستانیش بەژاری پاڵەوانێتی پیپسی کۆلاکە بەژاری پاڵەوانێتیە کە کاکە ڕسمی نییە فیفادانی پیانە ناوە ڕاستە هەوڵێکی زۆرەیرێ بۆ ئەم پاڵەوانێتیانەی سەر بە ڤیڤا بکرێتە پاڵەوانتی سەر بەیشێتی تۆپی جیاوە تا فیدراسیۆنی تۆپیە بەڵام ئەمەش نییە کەواتە هەر بۆ خۆی خولەکە ینی لە چاچەیەکی داخراوی هەرێمی کوردستان تێناپەڕێ بەم ساڵەوە کەیترەوە خولەکە بەڕێوە دەچێت بەم شێوازە بەڕاستی ئەوێ بڵێن خۆزگەمان بە چەند ساڵی ڕابردوو چکە خولەکە بۆ خۆی لە ڕووی دارایەوە لە ڕووی داوەریەوە لە ڕووی کۆمەڵێشتەوە کێشەی زۆر زۆری تیا بوو و چەندین جار لە نێو یاریگاکانە ئاژاوە جێڕی و شت دروست بوو کە دوجار هەموو شتەکان بە تەموو مژاوی بە زۆنی سەوز و زەر جارێکتر چارەسەر کرانەوە و تێیدا تۆپی پێ و یاساکانی تۆپی پێ زۆر کەم پەیڕەو کراوە زۆر یاسانیەکان زۆر کەم مامەڵی پێکراوە ئەجا بۆ خۆشی خولەکە یعنی تاکو یاسایەکێکە لە خولە فەقیرەکان لە تۆمارکردنی گۆڵە ئەگەر وەرزەکانی ڕابردوو تەماشاکەین ژمارەی زۆر گۆڵ تۆمارە کرا یاری زۆر گەرم بەڕێواچ و کێبڕشەی زۆر گەرمە بوو بەڵام لەم ساڵا شتێکی ئەو تۆمان نەبینیوە کە شیاوی ئەوە بێ باس بکرێ ئەنجا یانەکانی کە کێبڕشیانە کرد یانەیەکی وەکو زێرەڤانی چی لێ هاو یعنی ئەم یانەیە بەس لەبەرەوەی پارە نەمانجا یەکسەر بێ پاشە قشێ بکات و بۆ شێوەی لێبێ کەواتە یانەکانی تۆ پێ بە پارە ئاجوڵەنەوە بە ڕۆحی وەرشۆ ناجوڵەنەوە کەواتە ئەوەی کە ئەگوزەرێ لێرە تۆپی پێ نییە شتێکی ترە لێرە پێشمەرگەیەکی سەوزەیە لەولا پێشمەرگەیەکی زەردەیە جوانە نازام لەم لا نەورۆزەیە سەر بە هێزی دژە تیرۆ لەولا زێرەڤانی هەیە سەر بە زێرەڤانیە هەنی ئەمە ئەمانە هەمووی پرسیار گەلێک گەڵەگرێکە ئەشێت قسەی لەسەر بکرێت بەڵام بەدەل لە هەموم شتانەش ئەو خولەکە بەڕێواچێ تەنها چل خولێکی ماوە کە بە کۆتا بێت و ئەبێ پاڵەوان بە دەرکەوێت بۆ خۆی تۆ کە خولەکە و کرد بە دوو قۆناغ هیچ پێویست ناکات قۆناغی کۆتایی بکەیتە خولێکی تر عنی دە هەمان قۆناغ ئێدە بە هەروە بەهاتایە با بە خاڵ بە دەربکەوتایە با دوو پاڵەوانی دوو کۆمەڵەکە بە دەربکەوتنە لە کۆتاییە بیان نایبێکە ئەو کۆی لە خولی وڵاتی ئەرجەنتین لە ساڵانی ڕابردووە ڕوویەیە کە پاڵەوانی کلااو زۆراوە پارتۆرا لە کۆتاییە نابێکە و پاڵەوان بەدەرەکە و لە ئێستا یعنی خولەکە ناڵم خولێکی کێ کاک گۆران قسە زۆر هەڵەگرێ و شتەکانیش زۆر زۆر بەڕاستی ئیڵێم بێتان بۆ بێزراو بووە سەبارەت بەم خولی تۆپی دێم وڵات ئەچمە لای پەیامدەرمانە حسێن محەممەد لەگەڵمان ئامادە بێ لە شاری پیرمامی یاریگەی پیرمامەوە لە یارینەوان هەردوویانەی پێشمەرگەی هەولێر کەرکک حسێن ئەسڵاوی خوارد لێبێ ئایا لە ئێستاە یاریەکە گەیشتۆ بەکوێ تایمی دۆم دەستی پێکردوتەوە جەوی نێو یاریگای پیرمام چۆنە ئاستی هەردوویانە چۆنە و ئایا سەرۆک بەرزانی بۆ یەکەم جار لە 90 خولەکی تۆپیا لەوێ ئامادەیە؟ سڵاوی خوای گەورە لە تۆ لە گشت بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان گۆران لە ئێستادا یاریەکانی دو هەفتەی خولی نایابی کوردستان بەردەوامی هەیە کە لە ئێستادا لە پیرمامم لە یاریگای یانەی پێشمەرگەی هەولێر کە یاری نێوان هەردوویانەی پێشمەرگەی هەولێر و کەرکوچی لێ بەڕێوە دەچێت جێمی یەکەم ئەو یاریە بەڕێوە چوو کە بەبێ گۆڵ بۆ هەردوویانە بەکۆتە هات سەرەتا یانەی کەرکک
فشارێکی زۆری خستە سەر گۆڵی یانەی پێشمەرگە هەولێر بۆ ئەوەی بتوانێت گۆڵێک تۆمار بکات و نازناوەکە لە بەرژەوەندی خۆی بە کۆتا بێنێت بەڵام سەرکەوتوو نەبوو دواتر دوای دەخولێک تێپەڕبوونی دەخولێک یانەی پێشمەرگەی هەولێر هاتووە نێجوەری یاریەکە و چەندین فشاری خستە سەر گۆڵی یانەی کەرکک کە فشارەکانی فشارێکی زۆری خستە سەری وە نزیک بوو لە تۆمارکردنی گۆڵ بەڵام هێرشبەرانی ئەو یانەیە نەیانتوانی دەرفەتەکان بخۆزنەوە لە ئێستاشدا جێمی دووەمی یاریەکە دەستی پێکردوتەوە یاریەکە بەردەوامی دەبێتن من لێرە دەمەوێتن میوانم هەبێتن و زیاتر شیکردنەوە لەسەر جێمی یەکەمی یاریەکە بکەین کاپتن ئەحمەد شکور سەرتا بە خێراتنە دەکەین زۆر سپاس کاپتن جێم یەکەمی یاریەکە چۆن بوو ئایا ئەو دویانەیە توقی گۆڵ تۆمارکەن و سەرکەوتوو تۆمارکەن بەڕاستی دەستخۆشتان لێ دەکەم بۆ ڕۆماڵاوە جێمی یەکەمی یاریەکە وەکو بینیمان ئێمە هەردوو یانە چۆن بڵێ بە حەزەر یاریان دەکرد لەبەرەوەی یاریەکە یاری کۆتاییە و هەر گۆڵێک کێشە بۆ هەردوو لایەنەکە دروست دەکات بەڵام ڕتمێکی هێواش بە یاریەکە دەبیندرا ئەو هەردوو یانە وەکو وتم مەبەستیان لەوە بوو کە یاریەکە گۆڵ بەرگری احتفال بە بەرگری خۆیان بکەن و گۆڵ نەکەن بۆیە ڕتمێکی هێواشێ بوو یاریەکە خێرانە بوو و هەردوو ڕاهێنەرش لە پلانەکەیان کە بەرگری سەرکەوتوو بوون لەبەرەوەی هەردوو ڕاهێنەر دەیانویست کۆنتترۆلی ناوەڕاستی یاریگا بکەن لەوەشدا سەرکەوتوو بوون کە بینیمان هەلی کەم ڕەخسا بۆ هەردوویانە بەڵێ کاپتن لە جێمی یەکەم هیچ گۆڵێک تۆمار نەکرا هەردوویانە هەردوو ڕاهێنەر داروان قادر و سەمیر بابۆ ڕاهێنەری هەردوویانە چی بکەن لە جێمی دووەم بۆی بتوان سەرکەوتوو تۆمار بکەن بێگومان لە جێمی دووەم لەبەرەوەی ئەو جێما یەکلاکەرەوە دەبێت بۆ هەردوولا دەبێت پلانەکانیان لە بەرگریکردنەوە بگۆڕن بۆ هێرشبردن لەبەرەوەی دەبێت بە زووترین کات بتوانن گۆڵ تۆمار بکەن لەبەرەوەی هەر کاتێک کاتەکە بەرەو کۆتایی بڕوا لەوانەیە لە ئەنجامی یاریەکەی تر کاریگەری هەبێت لەسەر ئەو یاریە و ئەوان ببنە پاڵەوان یاری نەکردنی مامۆی ساندایی لە هێڵی بەرگریوە بەرهەم لە هێڵی هێرشبەر تا چەند کاریگەری لەسەر پێکاتەکەی داڕا قادر دروست کردووە کەوا نەتوانین لە ڕووی هێرشبەریەوە کارابن کاکسە هەردوو یاریزان کە باس کرد سەندای لە هێڵی بەرگری و بەرهەم لە هێڵی هێرشبەری بەرهەم یاریزانێکی خێرا و یاریزانێکە دەتوانێت زیاتر سوود لە هەڵە و ئەو هەڵە و هەلی یاریزانەکانی خۆن بە ئاسانی وەربگرێت بۆیە کاریگەریەکی زۆری دەبێت لەلایەنی هێرشبەرەوە هەروەها یاریزان سەندای وەکو دەبینین یاریزانێکی پیشەگەرەوە هەروەها یاریزانێکی بەتوانایە و لە ڕووی هەتا بڵێن لە ڕووی دەرونیشەوە یاریزانێکە بەردەوام ئامادەیە بۆ ئەوەی بتوانێت ئاستی باش پێشکەش بکە بێگومان تەسیری دەبێت بەڵام تا ئێستا وەکو باسم کرد لە جێمی یەکەم ئەو پلانێک کە دایان ڕشت بوو تێدا سەرکەوتوو بوون هەردوویان پێتوانە بەهۆی ئەوەی هەردوویانە یەکەم زاریانە گەر ببنە پاڵەوان یەکەم زاری بنە پاڵەوان بۆیە فشاریانە سەر بێت و پەلەپەلێکیان پێوە دیار بێت لە یاریکردن تاوەکو زوو بتوانێت گۆڵ تۆمار بکەن کاکسێن وەکو بینیمان ئەو زۆرە یاریانە کە دەگەوێتە کۆتا گەڕی چوار گۆشەی زێڕین لایەنی دەرونی زۆر کاریگەری دەبێت لەسەر یاریزانەکان بۆ نمونە وەکو بینیمان کۆمەڵە یاریزان تێدا ئێستا یاری دەکات لە خولی نایابی عێراقی یاری دەکات کەچی دەشبینین بەو شێوەیە نییە کە ئاستیان بەو شێوەیە پیشان نەداوە کە بتوانن فارغ دروستکەن کە بتوان جیاواز دروستکەن ئەوش لەبەربوونی ئەو کۆمەڵە عاملی نەفسیە کە ئێستا لەسەریان دروست بووە بۆیە سپاس ئەحمەد دەستخۆش لێ دەکەین گۆران دەگەڕێمەوە لای تۆ بەڵام هەوڵ دەدەم بەردەوام بەڵێ سپاس بۆ زانارەکانت بەردەوام لەگەڵ تەمەینەوە تاوەکو کۆتایی تایمی دووەمیش سپاسی تەواوی زانارەکان دەکەم کاک دانەر ئامادەبوونی مەسعود بارزانی وەکو سەرۆکێکم ماوەی سەرۆکاتێکەشی بەسەر شۆ بێگومان لە یاریشی لەم شێوەیە کە یەکەم جارە ئایا هیچ پرسیارێکی لە مێشکی تویا دروست کردووەکو کەسێک کە بەردەوام بە ڕۆژنامەنووسێکی وەرشی ناقیت دەرکەوتووی ڕەخنەت لە زۆرێک لە شتەکان گرتووە زۆرێکیش لە ڕەخنەکان لە جێکی خۆیان بوون بۆچی ئامادە بۆ لەوێ ئەو بەڵێ ئامادەبوونی بەڕێز کاک مەسعود وەک سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە وەگەوەی پیرمام سەرکرد کۆشکی سەرۆکاتی هەرێمی کوردستانی لێبووە و من پێم سەیرە یعنی بەڕێزە هەتا ئێستاش
لەو کاتەوەی کە ئەو کێشە یاساییە لە پەرلەمانی کوردستان دروست بوو بەڕێز کاک مەسعود وەک منەوەی بیستومە و بینیویشمە لە نووسراوەکانە ئەڵێن هەر بە فەرمانی خۆی ناوی سەرۆکی هەرێم لە ژێر ناوەکەیە لابراوە واتە لە ژێر ناوی مەسعود مستەفا بەرزانی ئەو شتە لابراوە بەڵام باسکردنی ئەوە دیارە چەند بۆدێکی سیاسی هەیە و بە بۆنەی ئەم دۆخە ناهەموارەی کوردستانەوە و دۆخی سیاسی و دەستبردنی بزوتنەوەی گۆڕان بۆ پرسێکی هێندە گەرم کە پرسی سەرۆکاتی هەرێمی کوردستان بوو هەموو ئەمە وای کرد دۆخەکە بەو ئاقارەیە بڕادەنا ئامادەبوونی کاک مەسعود لەو یاریگایە بۆ لای من شتێکی خۆشە و هیوادارم کە ئەو شتە بەو جۆرە نەبێت کە لە مێشکی من و هیوای مەلاقایە خۆشە باسی بکە ینی خۆشە یعنی قەیچێک سال لە سلێمانی لاهوری شێخجەنگی بە بۆنی یانەکەی خۆی و یەتە ناو یاریگا وەستا حەسەن بەڕێوەبەری ئاسایشی سلێمانیە مەسعود بەرزانی وەک پێم وتی وەک سەرۆکی هەرێم بەڵام ماوەی یاسایی بەسەر چووە لێرەوە من بۆم هەیە هیچ ڕەخنەیە بگرم نەی شتێ ڕێسمەیە بۆ بەڕێزیان بەڵام وەک لایەنی سیاسی ئەشێت وەک بەڕێزەوتێ کاک مەسعود هەموو یانەکانی کوردستان بەیانەی خۆی بزانین بەڵام لێرەیە من بۆ چوونێکی تۆزێ سیاسیانە هەیە بێ هەموو یانەکان بەیانەی خۆیان نەزانێ باشە بۆ ناچتیاری شێروانە و نەورۆز پێویستی پێینە لەبەرەوەی و لە پیرمامە و یاریش چۆتە پیرمامە گەر یارەکە نەچواتە پیرمان من دڵنیاتەکەمەوە کاک مەسعود لە هیچ یاریگایەکە ئامادە نابوو بەڵام ئیتر هەموو شتێک لە ناوم کوردستانەیە هەر خۆشمان مێشکمان وای لێ هاتووە کاک گۆرانگەر هیچ پەیوەندیکی بە سیاسەتی شۆ نەبێ خۆمان هەرەی بینەوە بۆ سیاست من ماوەی چەند ڕۆژیانی هەر لە خۆم و باز لەم شتاکەم ئەم ڕۆژ بینیم برای بەڕێز و خۆشەویستمان کاکە هیوای مەلاقایەر ئەوی ژەوەی نووسی بوو زۆنی زەرد بۆ خۆیان یاریەکەن زۆنی سەڵزیش بۆ خۆیان یاریەکەن دویانەکەی شێتی بۆ خۆیان لە شێوانە لە کەلار یاریەکەن دویانەکەی پارتیش بۆ خۆیان یاریەکەن من بۆ خۆم بۆ چوونەکەم بەم شێوەیە بوو هیوادارم ئەگەر واژ نەبوو نە پارتی و نەیشێتی و نە گۆڕان و نە حیزبەکەی و نە هیچ کەسێ حیزبی باسیش لێم نەگرێت من پێم وایە ئەگەر واشکایەوە یانی کەرکووک توانی بردنەوە تۆمار بکە توانی ببێتە پاڵەوانی کوردستان ئەمە مجاملەیەکی پارتی دیموکراتی کوردستانە بێت بۆ یانەی کەرکووک بۆ شاری کەرکووک بۆی ئاهەنگەکە بچێتە ناو شاری کەرکووکەوە بۆی لە پرۆسەی دەنگدانی داهاتووە بتوانێت دەنگی زیاتر بەڵێ دەنگی زیاتر بێنێت و بتوانێت دەنگێکی زۆری جەماوەر بۆ خۆی ڕابکێشێت لەو شارە کە هەمومان نەزانین ئەم شارە شارێکی سەوزە و زۆرترین خەڵکەکەی بەلای یەکێتی نیشتیمانی ئایشکردنەوە بە نەچینە ئاقاری سیاسەتەوە لەو خۆی هەرواشە ینی من بڵێم و نەڵێم وایە ئەشێت کەرکووک نەتوانێت گۆڵ بکە ئەشێت پێشمەرگەی هەولێر چکە من کا گۆران وەرزی پاریش وتم سەمیر بابۆ ئاستی مەزنی پێشکەش کرد پێشمەرگەی هەولێر گەشتە یاری کۆتایی من لە یاریزانی پێشمەرگەی هەولێرم بیستووە کە پێشوەخت چەند کەسانی ئاگادار کراونەتەوە کە ئەم یاریی هەولێرەی ئێوە نییە لەبەرەوەی هەولێر لەو کاتەیە دۆخی خراپ بوو کشانەوە لە خولی عێراق و کۆمەڵی ئاستەنگی تر بۆیانەی هەولێر دروست بوو کە من بۆ خۆم تاکو ئێستا هیچ بەڵگەیکی بیسرا و بینراوی وام نەبینیوە تەنها دەما و دەمەم شتانە ئەڕوا خۆش دەزانی کوردستان ڕێگەڵی گەڕەکە کۆنە شعبەکانە کە قسەیەک لە دەمەوە ئاڕواتی تر هەموو گەڕەکەکای بیستێت و شارێکی بیستێ بۆ ئەم ساڵ گونا حەجارێک تر غەدر لە سەمیر بابۆ بکرێتەوە چکامومان زانین سەمیر بابۆ لە چ دۆخێکەوە گەڕایەوە یانەی پێشمەرگەی هەولێر چه کارێکی بەرامبەر یاسین مەناف و کوڕەکانی یاسین مەناف کرد لە یاریگای نەورۆ کە یاریگای زانکۆیە چه ئاستێکی مەزنی بە یاریزانەکانی پێشکەش کرد و کۆمەڵێ شتی تر کە هەمووی لە بەڕاستی لە بەرژەوەندی تۆپی پێبوو لە ئاستی سەمیر بابۆیە بوو چکە لەوانەیە بەڕێزیش بزانی من هەمیشە ئەو قسەیم کردووە سەمیر بابۆیەکێکە لەو مێشکە ڕاضیانەی کە کوردستان زۆر پێویستی پێێتی ئەگەر بێت بەڕووی گیانە بەڕووی وڵاتی عێراقا بەوەرشی بەڕووی هەموو ناوچەکە بکرێتەوە سەمیر بابۆیەکێکە لەو کەسانەی کە شیاوی ئەوەیە پۆستی وەرزشی بیرێتێ دوور لە هەموو شتێک دوور لە هەموو حسابێکی سیاسی و نازام چی و ناوچەیی سەمیر بابۆ بەڕاستی کەسێکە شیاوی ئەوەیە کە دوورمە ڕۆنازناوی ئەم وەرزەی
خولی نابی پێشمەرگە بەدەست زۆر بێنێت. باش دەست خۆش بەڵێ. هاوکارانی خۆشەویستم هەر کاتێک دیارە ئەردەڵان محەممەدی ڕاستەخۆ لە نێو یاریگای شێوانەوە لەگەڵمان ئامادە بێ دەر کاتێک ئامادە بوو سوپاسیانەکەم ئاگادارم بکەنەوە ماوەسا دانەر قسەیەک هەیە دەنگۆیەک هەیە دەنگۆیەکەیە کە بۆ نمونە ماوەی چەندین ساڵیانی سێمانی نیتوانێت بێتە پاڵەوانی خولی ناوی کوردستان دەنگۆیەکەیە کە نەیەڵن یانەکانی سێمانی بێتە پاڵەوان ئەم دەنگۆیە لەواقعەوە نزیکە ئەشێت منە تا 2 شەو 3 شەو لەمەوە پێش لەگەڵ ئەو شتەیە بوو بم کە هەوڵ بیرێت یانەکانی ئەم زۆنە بە تایبەت نەبنوە لەو لە یاریەکانی ترا تۆ حسابی کە یانەی پێشمەرگەی سلەیمانی لە باسکە و بالەیە پاڵەوانی عێراقە لە پلەنایابیش و لە پلەیەکیشە یانەکانی سیروانی نوێ و یانەی پێشمەرگە لە ئاستی گۆڕەپان و مەیدانە پاڵەوانن یانی پێشمەرگە لە ئاستی کاراتەیە پاڵەوانی عێراقە پاڵەوانی شەترەنجی عێراقە پاسکیل سواری کوردستان یانەی سلەیمانی لە مەلەوانی و یاریە سیانەکانە لە لووتکەی وەرشینە کوردستان عێراقیشدایە بەڵام کاتێک هێتە سەر تۆپی پێ يعني من دوای ئەو یاری ڕیال مەدرید و بایرن میشن لە خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا و ئەوەی ڤیکتۆر کاسای بەرامبەریانە باڤارێکە کردی من ئێستا بێم قسە لەسەر خولی کوردستان بکەم نەخێر من پێتەڵێم هەمووی بۆتە قومارکردن هەمووی بۆتە سیاست و هەمووی بۆتە یاریکردن بەو خەڵکی کە دانیشتووە تەماشایم یاریاناکە ئەو شاشەی تیڤیان کردوتە ئامرازێکی خەواندن و ئاراستەکردنی ئەو بینەرەی کە دانیشێت سەیری ئەم یاریاناکە ئەو قومارەی کە لە ئەوروپا لە سەر یاریەکانە کرێت لێرەش بەلای ئاقاری سیاسیە ڕۆشتووە و کۆمەڵی شتی تر کە من ئاگاداریم لە بواری وەرشاشێ بەڕێستان ئاگادار بن چەندین جار لەم شاری سلەیمانیە هەوڵیراوە پاڵەوانێتی بکرێ شت کرێ ئاگادار کراونەتەوە کە ئێوە بۆتان نییە ئەو پاڵەوان تێبکەن بۆ لەبەرەوەی سوورزانیانە تیمەکانی ناو شاری سلەیمانی بەهێزن 2 ساڵ لەمەوە پێشیانەیە فرۆدێت لە یاری کۆتایی خولی فۆت ساڵی خانمانە لە شاری هەولێر ڕوبەڕووی زێرەڤانی بۆەوە ئەوەی بە مامۆستا عەباس فەرەج و کچەکانی مامۆستا عەباس فەرەج کرا نیوەی ئەوە بە بایرن میشن نەکرا بەرامبەر ڕیال مەدرید بۆیە ئەم شتانە هەمووی کا گۆران بۆتە ئامرازێک بۆ بەکارهێنانی دۆخەکان بۆ خۆیان من هیواخوازم کە ئەو شتە نەبێت کە من تۆزێ لەمەوە پێش لەم ستۆدیۆی ئێوە یاوتم ئاشێت قسەی تەنها میدیاکارێک بێت چکە ئێمە زۆر شتمان لەسەر حساب ناکرێت ئەگەر جاروبار گەرم بن لێمانە جنا ئەڵێ قسە لە مناڵ ناگیرێ لە شێت ناگیرێ لە ڕۆژا منوسیش بالێگرێت چگە بەڕاستی من ملیشم بپارێنن پێو ناڵێم چ سەرچاوەیەک پێوتوم پار ئاگادار کراونەتەوە پێشمەرگەی هەولێر کە ئەبێ نازناوەکە بۆ هەولێر بێ لە ملیشم بەن پێو ناڵێم چ بەرپرسێکی فڵانەیانە فڵانە زانیاری یاومەتێ من ئەوەی کە بەشیایی بزام ئەوەی کە بزام فەیک نییە ئەوەی بزام دروست نەکراوە بڵاویەکەمەوە بەڵام کاتێک هێتە سەر یاریکی بەم جۆرە یاری کۆتاییە هەمومان نەزانین ئەگەر نەورۆز توانی گۆڵێک بکات پێشمەرگەی هەولێر و کەرکووک یەکسان بوون ئەو کاتەیانی تر با قسەکەیمە ڕاست دەرنەچێ بەڵام ئەگەر هاتوو کەرکووک بە گۆڵێکی بێوەڵام لە هەولێر پێشمەرگەی هەولێری بردەوە ئەوە ئەشێت ئەو بۆ چوونە لە سەدا با بڵێن پەنجاویەکیش زۆر ناڵێم ڕاست دەرچێ ئەشێت پێشمەرگەی هەولێریش بیباتەوە ئەوەشیان هەر شتێکی ترە و هەر نازناوکە لای خۆیانە زۆر باشە ئەچمەوە لای حسێن ئەگەر حسێن لەگەڵمان بێ نێو یاریگای پیرمامەوە حسێن دووبارە سڵاوت لێبێ دۆخی یاریەکە بەکوێ گەیشتووە لە پیرمام دۆخی یاری نێوانە دوێنەی پێشمەرگەی هەولێر کەرکووک ئاستی کامیانە تا ئێستا بەرزترە وە لە ئێستاە خولەکی چەنە لە تایمی دۆمی یاریەکە سڵاو یاریەکە تا دێتن لە کۆتاییەکانی چ دەبێتەوە لە ئێستادا لە خولەکی 65 کە یانەی پێشمەرگەی هەولێر بە شێوەیەکی زیاتر فشاری خستۆتە سەر
گۆل یانەی کەرکوت تەنها لەو دوو خولەکە ئێستا کە سەیری یاریەکەم کرد دوو هێرشی مەترسیدار بۆ یانەی پێشمەرگەی هەولێرە بوو کە نزیک بوو لەوەی بتوانێتن گۆڵ تۆمار بکاتن کە لە ئەگەری تۆمارکردنی گۆڵیش بۆ پێشمەرگەی هەولێر ڕاستەخۆ دەبێتە پاڵەوانی خولەکە من دەمێ میوان هێشتریشم هەبێتن گۆران ئەویش بۆتان ئەمە ڕۆژنامە نووسی وەرشی کە گۆتان سڵاو دەبێتن یاریەکە چۆن بینی لە جێمی یەکەم و لە سەرەتای جێمی دوم کە دەبینین پێشمەرگەی هەولێر فشاری زیاتر کردە بەسەر گۆڵی کەرکوک ئایا بەم هێرشانە پێشمەرگەی هەولێر دەتوانێت گۆڵ تۆمار بکات؟ سلااو لە تۆ سلااو لە بیدرانی کەناڵی پێیام کاوسێن دەبینین لە جێمی دوم سەمیر بابی ڕاهێنەر خوێندنەوەی زۆر جیاوازتری لە داراوان قادر کردووە بە تایبەتی کە لە باڵی چەپی یانەی کەرکوک هێلێکی یانی درزێکی دۆزیتەوە سەمیر بابۆ کۆنتترۆلی یاریگای کردو لە ناوەڕاستەوە بۆ باڵی چەپی تیبەکە چەندی دەرفەت بۆ یاریزانانی پێشمەرگەی هەولێر ڕێکە زۆر نزیکە پێشمەرگە لە ئێستادا گۆڵ تۆمارکە بە تایبەت ئەو دیمەنەی تازەبینیمان کە فەرەنگوریا خەریک یانەکەی بە گۆڵە پێشخات بەم شێوە بڕوا دوور نییە پێشمەرگەی هەولێر بتوانێت گۆڵ تۆمار بکات و ببێتە پاڵەوانی خولی نای پێشمەرگەی کوردستان بەڵام تا ئێستا ئەنجامەکە بۆ شێوەیە و دووریش نیە لەولا ئەو ئەنجامە لە بەرژەوەی هیچ تیپەکیانیە و دووریش نیە لەولا نەورۆز گۆڵێک تۆمار کرد بێتە پاڵەوان بۆیە سەمیر بابۆ دەیەوێت بەرنی هەموو ئەنجامەکان بتوانێت گۆڵ تۆمار بکات و سەرکەوت تۆمار بکات. بەڵەکە گۆتان ئێستا کە لە کۆتاییەکان نزیک دەبینەوە هەردوو ڕاهێنەر دەست بە گۆڕانکاریەکان دەکەن کە هەردوو ڕاهێنەر چوار کارتی گۆڕانکاریان لە پێشە پێ دوایە گۆڕانکاری لە شوێنێکی یاریگا بکەن تاوەکو بتوانن کۆنتترۆل یاریکردنە دەستی بۆ بەڵێ کاک حوسێن تازە بینیمان داراوان قادر لە ناوەڕاست دشی بۆ کرد کە هێلی ناوەڕاست لەلایەن سەمیر بابوو ڕاهێنەر کە پلانەکانەوە گۆڕیوە ناوەڕاستی پێشمەرگە ناوەڕاستی کۆنتترۆل کرد و یەکەم گۆڕانکاری ئەنجام لە ناوەڕاستی یاریگا کە یاریزانێکی باڵەکانی گەڕاندەوە بۆ ئەوەی ناوەڕاست بۆ ئەوەی کۆنتترۆل ناوەڕاست وەربێتەوە خۆشمان دەزانین لە تۆپی ئەوەی ناوەڕاست کۆنتترۆل بکاتن باڵا دەست دەبێت بەسەر یاریەکە چونکە پەیوەندی نێوان هێرشبەران و بەرگری دەپسرێنێت بەم گۆڕانکاریە تا ئێستا بە چەند خولەکێک کە کەرکوک توانیوەتی تا ڕادەیەک گەڕێتەوە نێو کەشی یاریەکە پێشبینی دەکەم گۆڕانکاریەکان بە هەمان شێوە بە تایبەت پێشمەرگەی هەولێر یاریزانی هێلی هێرشبەر زیاد کە لەسەر بەرژەولیەکانی یاخود لەسەر حساب یاریزانی هێلی بەرگری پێدوانە زیاتر فشار لەسەر هەردوویانە بێت بەهۆیەوەی ئەگەر نەتوانن یارە سەرکەوتن تۆمارکەن چاویان لە ئەنجامی یاریەکەی ترە بۆ ئەوەی بتوانن زوو گۆڵ تۆمارکەن لەو یاریە بێ ئاوەردان و لە یاریەکەی تر ئەنجامەکە بخوایان یەکلاکەنەوە بە تایبەت کەرکوک هیچ ششی لە بەردەم نێت تەنها بردنەوە نەبێت بۆیە کەرکوک دەبێت فشارەکانی زیاتر بکە یاریزانی هێرشبەر زیاد بکات بەڵام دەبین گۆڕانکاریەکانی کەرکوک لە ناوەڕاست بوو ڕەنگە ئەمەش خوێندنەوەی داراوان قادر ڕاهێنەری کەرکوک بێت ڕەنگە بە لە ناوەڕاستەوە بە زیادکردنی یاریزانی ناوەڕاست کۆنتترۆلکردنی ناوەڕاستی یاریگا دەبێتەوەی کە یارمەتی دەری تیپەکە بێت چونکە خۆمان دەزانین پێشمەرگەی هەولێر بەدەست هێلی هێرشبەر دەناڵێنێت کە ئەو یاریزانە سەرڕمانەی نوێ بتوانێت یاریەکە یەکلاکردن لە یاریەکانی دیکەش بە یاریزانی جیاجیا پێشمەرگەی هەولێر گۆلی لە تیپی بەرامبەر تۆمار کردو یاخود بە یاریزانی یەدەک پێشبین دەکەم جارێکی کە سەمیر بابوو هۆزان بێنێتەوە ناو یاریگا هیوا جەلال بێنێتە نێو یاریگا بۆ ئەوەی ئەم یاریزانانە لە دوو یاری سەرەکی توانیوانە سێ خاڵ بۆیانە پێشمەرگەی هەولێر بەدەست بێنن. سپاس کاک بۆتان زۆران جارێشتر دەگەڕێمەوە لای تۆ هەروەکو ئەوەی بینیمان کە یاریەکە زیاتر ئێستا پێشمەرگەی هەولێر لە پێشبەریدایە و لە فشارکردندایە کەرکوچیش تا ڕادەیەک لە بەرگریدایە هەرچەندە و پێویستی بەوەیە کەوە زیاتر بە هێرشبەری یاریکە لەبەرەوەی ئەم ئەنجامە لە بەرژەوەندیانەی کەرکوک نییە کەرکوک تەنها پێویستی بە سەرکەوتنە بەڵام پێشمەرگەی هەولێر لە ئەگەری یەکسانی یاریەکەی تریش پاڵەوان بۆیە سەمیر بابۆ دەیەوێتن جگە لە چاوەڕوانی ئەنجامی یاریەکەی تر دەوێت لەم یاریە بە سەرکەوتن نازناوەکە بۆ خۆی یەکلا بکات. بەڵێ زۆر سپاس حسێن دێمەوەلات سپاس بۆ تەواوی زەنەرەکان خۆشەویستانەوەی لەسەر شاشەی پەیامە بینرێ لە ئێستا ئەوە یاریگای یانەی هەردوو یانەی پیرمام و هەروەها یاریگای شێروانەیە لە شاری کەلار کە یاری نێوان هەردوویانەی نەورۆز و شێروانە لەو یاریگایە بەڕێوەچێ پاشکەمێک تریش ئەردەڵان محەممەد لەگەڵمان ئەبێت سەبارەت بە دوایین دۆخی نێو یاریگای شێروانە و تایمی دۆمی ئەو یاریە کاک دانەر دێم وەلای بەڕێزێت هەفتەی پێشوو باشترینەکانی خولی نایابی کوردستان دیاری کران. بەڵێ ڕەوا یوسف لە یانەی پێشمەرگەی هەولێر باشترین یاریزانی خولەکە دەستنیشان کرا و لە بەرامبەرە دیارجمعە گۆڵپارێز یانەی کەرکوک وەکو باشترین گۆڵپارێزی خولی ئەم ساڵ دیاری کرا. سەبارەت بە باشترینەکان ئەمساڵ لە ڕێگەی فۆرمێکەوە دیارە بە پێی سەرپەرشتیاری یاریەکان ئەدرا بە کۆمەڵێک هاندەر و ڕۆژنامەنووسان و پێی ئەوە دیاریەکرا لە بەرامبەرە دوای ئەوە ڕۆژنامەنووسان ڕخنێکی زۆریان لە باشترینەکان گرت.
باشە خۆتان خۆمان دیاریمان کرد بۆ ڕقنیان لێ بگرین ناخر باش ئەو باشترینانە بۆ یاریەکان بوو کاکۆران ئەمەیان ڕەت پەیوەستە بە یەکێتی تۆڵپی کوردستانەوە یعنی من هەر لە ماوەی هەفتەی ڕابردووە 2 جار بۆ 3 جار بەشداری ئەم ڕاپرسیانم کردووە بۆ دەستنیشانکردنی باشترینەکان کەناڵەکان خۆیانەیکەن سایتەکانێککەن ئەمە هەمووی ئەکرێ بەڵامەوەی خۆیان کردویانەیەکێت تۆپی کوردستانەمەیان پەیوەستە بە داتاکانی خۆیانەوە بەوەی کە خۆیان ئەیبین و خۆیان بە باشی ئەزان ئەمەیان هەڵبژاردووە من نازام برادێک ئازیزێ بووی نادم ناسام ئەگەر ڕاست بیان ناگوایە گۆڵچییانەی کەرکک باشە کە باشترین گۆڵچی خولەکەیە بە درێژایی وەرزەکە واتای چی لەم یاریەیە یەدەک بێت و یانەی کەرکک بچێ گۆڵچی یانەیەکی زاخۆ بێنێەوە بزانم دوایە واستەنجیە و کێشە سیاسیەش کە دروست بوو لە نێوان کەرکک و زاخۆیە ئێستا نازانم بەڕاستی ئاگادار نیم چکە پێگاتەی یارەکەی کەرکک و پێشمەرگەی هەولێرم نەبینی تا بڕیان لەسەرەوە بم گۆڵچییانەی کەرکک چێ بەڵامەوەی کە من بینیم لە ڕێگای هاتنم بۆ کەناڵی پێیان بەڕێزێک بۆی نردم فۆتۆیکی بۆ نردم سیکاکانەر ئەم شتە چۆن ئەبێت مەگەر لە کوردستانە ئەم شتە بێ دیارە و بەڕێزە من لێرەوە ڕێزمێ بۆی کە خۆی گۆڵچێکی ناوداری شاری سلەیمانی پێش و کوردستانە لە دواسەدەکان وەکو مانیۆل نوێر تووشی پێکان هاتبێ ئاخر تووشی پێکانی ژاتبێت پێویستەکات بچن گۆڵچیکە بێن گۆڵچیان هەیە گۆڵچی خۆیان گۆڵچێکی باشە بینیومانە و یادەکەکە گۆڵچێکی باشە بەڵام بەڕاستی من چووکە لەم زانیاریە دڵنیانیم لەبەرەوە یەکسەر هاتمە کەناڵی پێم و پێگاتەی هەردوویانم لەبەر دەستانیە تا بزانم ئایا ئەم شتە ڕاستە بەڵام ئەگەرەوە ڕاست بێنی ئەمە بەڕاستی گاڵتەجاریە من چووکە بەو بەڕێزەش ینی ئەڵەم لێرەوە تۆ کە لە مەملەکەتی فەنتەلۆس و ماموسووە بژیت هەروە بێت یعنی ئەم شتانە شەبینی دەنا شتیوە هەرگیزە و هەرگیز لە هیچ قولێ لە هیچ وڵاتێ ڕووی نییەوە گەرە و یانەیە گۆڵچی شینیا بە یاریزانێ بک بە گۆڵچی ماشق بە یاریزانێکی بکرێ بۆم یاری کۆتاییەوەکو بەڕێزەڵی ئەشێت گۆڵچەکان پێکانیە بوو بێت لە دو چرکەکانە باشە ئەی گۆڵچی یەدەک ئەی گۆڵچی سێمیان ئەگەر هەر نەبوو یاریزانێک ئامادەکەم بەرگی گۆڵچیاتی پۆشێ بەڵام تۆ بچیت لە شارێکی ترەوە گۆڵچێ بێنی دەمەیان بەڕاستی ینی جێ گومانە و شتێکی سەیرە تۆ چۆن یەکێتی تۆ پێ ڕێئات لە دو هەفتەیە یانەیەک بچێت گۆڵچێکی تر بێنی هەڵبژاردن دەستنیشانکردنی ئەم یاریزانە لە بە چ پێوەرێک بۆ ماوەزان باوەڕە هەبێکا گۆران کەس ئاگای لێ نییە یعنی پێوەری چی تێتەڵم چەند تەلەڤیزۆنێکی بەڕێز چەند کەناڵێکی ئاسمانی پەیوەندیان بە منەوە کردووە کاکدانەر ئەتوانی باشترینمان بۆ دەستنیشانکەی بۆ مۆرزە من فلانم داناوە باشە بەبێ ناوهێنان پێگەیشی ئەلکترۆنی پەیوەندیان پێوە کردم کاکدانەر باشترینمان ئەوێت جەنابەت بەشداربی لەگەڵمان بەڵێ باش بۆم دەستنیشان کردوون کەناڵێکی تر ئازیزێک هاوڕێی خۆمانە تەلەفۆنی گرتی باشترین دەستنیشانەکەین حەزەکەین بە ڕێزیشتی تیاویت بۆمان دەستنیشان کە باشترینەکانم بۆ دەستنیشان کردوون باشترین هاندەریشمان دەستنیشان کرد ئەمە هەمووی کراوە بەڵام ئەوەی یەکێتی تۆپی کوردستان من بە هیچ جۆرێک لە نێو فیدراسیۆنەیان هیچ شتێکم نییە تەنها و باجە نەبێت کە وەک میدیاکارێکی سەربەخۆ لە شاری سلەیمانی لەلایەن کاروانی شێخ زیرەکەوە کە نوێنەرایەتی شاری سلەیمانیەکە بۆمان کراوە ئەو باجە من هەموو یاریەک وەک ڕێزێک بۆ فیدراسیۆنی تۆپی کوردستان وەک ڕێزێک بۆ کاروانی شێخ زیرەک وەک یاسایەکیش کە پێویستە ئێمە پەیڕەوی بکەینم باجە ئاکەمە ملم دەنا بەدەلەوە نەپەیوەندی بێشێت تۆپی کوردستانەوە نە ئاگام لە شتەکانیانە مەگەر لەم لەولەولا تۆ بە دوای هەواڵێک کاپچی بە دوای شتێک کاپچی نییە کەسێ بۆ بدرشێنە دەناوەی تر هەموویەوەیە کە ئێمەشەی بیستین لەو خەڵکە بۆیە بەڕاستی من نازانم یعنی دەستنیشانکردنی ئەم بەڕێزانە بە باشترینەکان بە چ پێودانگێک بووە و چۆن دەستنیشان کراونەوەیان داوای لێبوردنەکە پرسیارێکی گشتی لەوەتەی خولی کوردستان دەستی پێکردوە تاوکو ئێستا تاوکو ئەم یاریە کە زۆرێک لە یاریەکان ئێمە لە یاریەکانە بینەری ینی نەورۆز بووین بەگشتی وە سیروانی نوێش کە سیروانی نوێ نەیتوانی بگاتە چۆشی زەن چیانەیەک لەم چواریانەی کە ماونەتەوە شایستەی ئەوەن کە نازناوەکە بەرێ پێشمەرگەی هەولێر بە چ پێوەرێک بە پێوەری سەمیر بابۆ
بە پێوەریەوەی کە سەمیر بابۆ ئاستێکی ناوازە پێشکەشەکە پلانەکانی ڕوون و ئاشکران و ڕوبەڕووی یانی بەرامبەرە بێتەوە بە بێترس کۆمەڵە یاریزانی بە ئەزمموی هەیە کە سوودیان لێوەرەگرێ کۆمەڵە یاریزانی خۆی هەبوو لە یانەی هەولێرەوە کە خۆی دروستی کردن هێناونی بۆ پێشمەرگەی هەولێر بەداخەوە زۆرێک لە ئێمە و لە پێش هەموو شێوە ئاشێت من بڵێم خۆم زۆر چاوەڕێەوەمان ئەکرد کە منطقی پەروەردە منطقی خوێندن منطقی جەدەلی فکری کە لە دکتۆر یاسین مەنافە کۆ ئەبێتەوە وەک کەسێک کە دکتۆرای هەیە لە وەرزشدا دوجار سەنگی هەموو شتەکان بێت و نازناوەکە بۆ ینی نەورۆز یەکلا بکاتەوە بەڵام بینیمان ینی نەورۆز بە تایبەت لە نێو یاریگای خۆیان دۆخی زۆر خراپە هۆکار ئێمە چییە؟ من نازانم ئەگەر بەڕێزت لە یەکەم یاریەوە لە یاریگایە کە لەگەڵمانە وەستابیت من لە کۆنگرە ڕۆژنامە نووسی یەکەم یاریەوە بە دکتۆر یاسین مەنافم وت کە ئەمیانەی تۆ ئەبێ دەرونیان ئاسوودە بکرێت دەرونیان هێور بکرێتەوە دەرونیان ئامادە بکرێت بۆ یاری ئەنجا یاری بکەن ئەو شێوازی یاریکردنی یانەی نەورۆزەیکە زۆر هەڵەیە دوورە لە فکری ڕایەنەرەکەیانەوە کە ڕایەنەرێکی ئەکادمیە کە ڕایەنەرێکە بە ئەکادمیا و بە نووسین و بە داتا و بە کۆمەڵێ تاقیکردنەوەی پراکتیکی و دواتریش کردەیی کارەکات بەڵام ئەمە هیچی لە یانەی نەورۆزە نەمان بینیەوە و بینیشمان دۆخیانەکە لە ناو یاریگای خۆیان چەندە سلبیە لە دەرەوە چەندە بڵین ئیجابیە و گەشاوە ترە لەوەی کە لە یاریگای خۆمان نبین بۆ لەبەرەوەی زۆربەی کاتەکان کاریگەری دەرونی لەسەر یاریزانەکان دروستە بێت لە نێو یاریگای خۆمان یەک نمونەی بچووکە بەمێ کاگۆران شەوی ڕابردوویانەی بەرشلۆنای کەتەلۆنی ماڵاوی لە خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا کرد لەسەر دەستیانەی یۆڤانتۆس هەمومان نەزانین پێشیارەکە باز لە ڕیمۆنتادا و گەڕانەوەیکی تری بەرشلۆنا ئاکرا وەگەوەی لە بەرامبەر پاریس سەن ژێرمان ڕوویە بەڵام نەمان بینی بەرشلۆنا بتوانێت گۆڵ لە یۆڤی بکە باشە لەگەڵەوەشا کە یاریەکە تەواو بوو بینیمان کامن و چۆن گڕیگرت بۆ عشقی میسی عشقی نەیمار عشقی بەرشلۆنا عشقی درێسی بلاوگرانە لە بەرامبەرەوە دوو شەو لەمەوە پێش ژیانەی ڕیال مەدرید لە بەرامبەر بایرن میونشن یاری کرد بەو هەموو بەزمۆرایی کە ڤیکتۆر کاسای ئەنجامیە کە بایرن گۆڵی دوم لەسەر ڕیال تۆمارەکە وها لە یاریزانانی ڕیال و بەتایبەتیش لە کریستیان ڕۆناڵدۆ کێشێ لە کۆنگرەی ڕۆژنامە نووسی دوێنەیە کریستیان ڕۆناڵدۆ داوا لە هاندەرانی ڕیاڵەکە لێ بەسە و هەمان لێمە کێشن ئەمە کاریگەری دەرونی زۆر هەیە کاک گۆران بەس بیرمان نەچێت پاش ساڵ بوو کریستیان ڕۆناڵدۆ هاندەرانی ڕیال مەدرید دووایان لێ کێشار لەو یاریە 4 گۆڵ بە 4 گۆڵ وەڵامیایە بەڵام یاریزانانی نەورۆز ئەم شتیان نییە یاریزانانی نەورۆز بە هاندانی هاندەران بە تووڕەبوونی هاندەرانیش هەر دۆخی دەرونیان ئاسوودەنێ بۆ لەبەرەوەی دەرونیان ئامادە نەکردەوە کاک گۆران تۆپی پێ تەنها جەستە نییە یاریزان خاوەنی جەستە بێت چۆن مەشقی پێکرێت جەستەی ئامادەکرێت دەرونیشی هاێندا ئامادە بکرێت من یاریزانە پێڵم لە یانی نەورۆزە لە خولەکی یەکەوە ئەم یاریزانە تەواو تێگەچێت کە تۆ تێکچووی کەواتە لەم چنینەیە کە یاسین مەنافەی چنێت کە بە وێنەی چنین من باسیەکەم بۆشایەکی تێکەوێ لەبەرەوە ئەگەر دەیاریزانەکەی کە دۆخی دەرونیان تەواو بێت تۆ دۆخی دەرونی و خراپە وردە ئەمەی تۆ پەرشە بێتەوە بۆ ئەوان چکە تۆ بە هەڵەیەک تووڕابی فاولێک لێ ژیرێ ڕاستی پەلاماری یاریزانی بەرامبەرەی داوەەر تووڕاکەی ئەچیت بەگشت داوەرە ئەچی بەگشت داوەرانی سەرهێڵە ئەمەوانکە هاوڕەکانیش ناچار بن لەگەڵم دۆخی تویا بێن بۆیە وای لێت بە تەواوەتی دۆخە ڕوخێ دەنا یانی نەورۆز لە ئێستاە بە هیچ جۆرێ پێویستی بەوە نابوو چاوەڕێ بکا کەرکووک و پێشمەرگەی هەولێری یەکسان بن دۆڕانی نەورۆز بەڕاستی من پێتەڵم گاڵتە جاڕی تۆپی پێبوو بە کەرکووک ئێمە خۆمان لە یاریگای چوارباغ بووین لە مەلعبەکە بووین یانی کەرکووک بۆەوە هاتبوو بە نەورۆز بتۆڕە بە ئەنجامی 1 و 2 نا بە ئەنجامی 4 گۆڵ باشە بەڵام دکتۆر یاسین مەناف بە یەک هێرش بەرەوە یاریەکە باشە تۆم هێرش بەرە سووریەت هەیە ئەم یاریزانە یعنی زۆر بەڕێزەڵێنم یاریزانە هیچ نییە بۆیانی نەورۆز من بە باشترین بۆندیانی نەورۆزی ێزام ئەم یاریزانە وەستانی نییە لە نێو یاریگە لە هەموو مۆندیالی ساڵی 1970 لە وڵاتی فەڕەنسا دیباچ
یاریزانی هەڵبژاردەی فەڕەنسا بوو ژمارە 9 لە بەرابوو ئەم یاریزانەیە گۆڵی نەکرد لە هەموو مۆندیالە بەڵام هێڵی بەرگریانی بەرامبەری لەبەرێکەڵەوەشان هەڵبژاردەی بەرامبەری لەبەرێکەڵەوەشان وایە کرد هێنری و زێدان و درێزێگێ و پێتی و یاریزانەکانی تری فەڕەنسا دووگاری گۆڵ تۆمارکەن یانی نەورۆز پێویستی بۆ یاریزانە بوو ئەو یاریزانە لە کاتی خۆیان هاتە بەردەستی دکتۆر یاسین مەناف باشترین شت بوو بۆ دکتۆر یاسین مەناف هاتنەوەی حاتەم عەلی حاتەم من ئێستاش سەیرم لێت یعنی لە خۆشیم نەپرسیەوە باوەڕتە بێ ئێمە هاوڕێتێکی نزیکمانێ بۆ تۆ لە یانی نەورۆز ڕۆشتی ئەم کوڕە باش پێکانێکی دوور و درێژ گەڕایەوە نێو یاریگاکان ئەبوو هەم خۆی کاری باشتری بدا هەم یانی نەورۆز بوارێکی زیاتریان باچکە کاتێک یاریزانێکی وەک حاتەم عەلی تەیەکە ماوەیەوە چەندین ساڵە لەم شارە یاریەکە و لە تەمەنێکی زۆر مناڵەوە هەڵبژێرا بۆ خولی بژاردەی عێراق یاری بکە لەگەڵ یانی سلێمانی ناوی میسیل بەسەرا سەپێرنام کوڕە و ئاستی ناوازەی پێشکەش کردووە ئەبوو سوود لەم کوڕە ببینێ ئەبوو کە قسەی لەگەڵا بکرێت کاتی زیاتری بیرێتێ بۆ ئەوەی باشتر بۆ یانی نەورۆز پێشکەشکات چکە حاتەم ببووە لەگەڵ ئەم یاریزانە سووریا ئاستی ناوازەیان پێشکەشەکرد بەڵام تاکو ئێستا نەهێڵی هێرش بردننی نە لاکانی یانی نەورۆز نەهێڵی نێوەندی ئاستیان پێویست نییە تەنها هێڵێک کە من بە باش ێزانم ئەو هێڵەیە کە هەرێم کەلاری ڕێبەرایەتیەکە دەستخۆشیە مەولات ئەچمۆ لای حسێن لە شاری پیرمامەوە حسێن دووبارە سڵاوت لێبێ لە ئێستاە دۆخی یاریەکە بەرەو کوێ گەیشتۆ دۆخی یاری نێوان دووانی پێشمەرگەی هەولێر کەرکووک ئایا هیچ کامیشیان گۆڵە لەسەرەوەی تریان تۆمار کردووە یا خود یاریەکە هەر بە خاوێنی و بە ئەنجامێکی سپی بەردەوامە بەڵێ گۆران جارێشتر سڵاو لە خۆت و لە میوانەکەت لە ئێستادا یاریەکە لە خولە چێشتادایە هەروەکو پێشتر یاریەکە بەبێ گۆڵ بەردەوامی هەیە هەروەکو پێشتریش باسم کرد یانی پێشمەرگەی هەولێر زۆر لە کەرکووک بە پەلەترە لە تۆمارکردنی گۆڵ ئەوەی کە من بینیم لەو ماوەیە زۆرترین هێرشەکان بۆ یانەی پێشمەرگەی هەولێر بوو لە ئێستاشدا هێرشێکی مەترسیدار بۆ ئەو یانەیە هەبوو پێشمەرگەی هەولێر زیاتر تموحی سەرکەوتنی هەیە لەم یاریە کەرکووک ئەو جودەی لە ناو یاریگا بەو شێوەیە نەماوە ئەوەی کە دەمەوێت باسی کەم بۆتە جێگای سەرنجیش باشترین یاریزانی کوردستان کە ڕەوا یوسفا لەو یاری دەکات بەڵام بە شێوەیەکی باش بە دیار ناکەی واروە باشترین گۆڵپارێزی خولی کوردستانیش کە گۆڵپارێزیانێ کەرکووکە لەم یاریە بە شێوەی یەدەگا بە شێوەی سەرەکی یاری ناکات کە علی عەبدولکەریم ئەو گۆڵپارێزی کە دوو ڕۆژ پێش ئێستایانی کەرکووک گەڕاندیەوە ڕیزەکانی یاری پێ دەکات من میوان هێشترم دەبێت گۆران کاک بارزان سڵاو دەبێت هۆکاری چیەکەوە دەبینین ڕەوا یوسف بە باشترین یاریزانی خولەکە دەستشان کرا بەڵام لەم یاریە بەو شێوەی بەدار ناکەوێت و گۆڵپارێزی یانەی کەرکووک کە باشترین گۆڵپارێزە بەڵام ڕاهێنەری کەرکووک بە شێوەی سەرەکی پشت پێ ناوەستی سەبارەت بە دیاریکردنی باشترین یاریزان لە خولەکە و ڕاگەاندنی پێش چەند ڕۆژێک بەر لە گەڕی کۆتایی کاریگەری تەواوی لە سەردەرونی یاریزان ڕەوای سوود داناوە و ئێستا و ئاستێکە هەبوو پێشترێ نیشانی نادا بۆیە دەبواە ئەو ڕاگەاندنە نەکرابە تا یاری کۆتایی و یاخود گەڕی کۆتایی اینجا ڕاگەاندنەکە بکرا ئێستا بە تەواوی کاریگەری بەسەر دیارەکە و یاریزان ناتوانێت ئاست خۆی نیشان داتن بەڵێ کاک بارزان دەبینین پێشمەرگەی هەولێر فشارێکی تەواوی خستۆتە سەر یانەی کەرکووک هۆکاری چێکە ناتوانێت گۆڵکەمارکە بێگومان فرسەت یاخود هەڵی زۆری لە دەستداوە لە گەیمی دومدا بە تەواوی پاڵەپەستۆ خستۆتە سەر گۆڵی یانەی کەرکووک بەڵام تا ئێستا بە ئامانجەکەخۆ نەگەیشتووە دیارە ئەویش هێرش بەرەکەی عەبدوڵڵا سەربەست ناتوانێت ئامانجەکانی پێکێ وات لەوەش ترسی لەوەش لە یاریەکەی تر لە دەوەخڵەکان یاخود لە یارەکەی خۆشی بۆ تۆمار بکرێ و بۆ جارش تر جامەکەی لە دەست بدات بەڵێ پێ دوانە ئەگەر سەمیر بابۆ خودی خۆی و یانەی پێشمەرگەی هەولێر لەم یاریە نەتوانێت سەرکەوتن تۆمارکە و لە یارەکەی تر نەورۆز سەرکەوتن تۆمارکە نازناوی خولەکە لەدەست بداتن شکستێک بۆ هەردووچیان هەم یانەی پێشمەرگەی هەولێر هەم سەمیر بابۆ دەبێتە شکستی دووەم لە بۆ سەمیر بابۆ و یانی پێشمەرگە و ئەو دەرفەتە زێڕنشیان لەدەست دەسەزارشتکە و زەحمەتا و ئەگەرش یاخود ئەو دەرفەتیان بۆ بگەڕێتەوە بۆیە کارش خورس دەی بۆ یانی پێشمەرگە ئەو دەخولەکەی کەماوە لە یاریەکە پێویستە هەردوو ڕاهێنەر چی بکەن بۆ ئەوەی یاریەکە لە بەرژەوەندی خۆیان بە کۆتا بێنن هەل ئێستادا لەگەڵ ئەو وتانێ من یانەی کەرکووک هێرشێشتنی مەترسیداری بردەسەر یانەی پێشمەرگەی هەولێر بەڵام بەسەر ستونی گۆڵ تۆپەکە چوە دەرەوە کاک بارزان
ئێستا کا هیچ دەفتێکیان لە بەردەمە تەنها گۆڕانکاریان یاخود ئەوە ڕقانەکەیانە هەر ڕاهێنە دەیانەوەی بەکاری بێن و یاریەکە بوو لە بەرژۆنی خۆیان یەکلای بکەن بە تایبەتیانەی پێشمەرگە کە لە نێو یاریگای خۆیتی و دەرفەتی باشی لە بەردەمدا هەردوو ڕاهێنەر ئەگەر هەڵە نەبم زیاتر لە دوو گۆڕانکاریان لە بەردەستماوە چ گۆڕانکاریێک ئەنجام دەن دەتوانن دەبێت هەموو گۆڕانکاریەکان لە بەرژۆندی هێرش بردندا بێت چونکە هیچ گۆڕانکاریشکە یاخود هیچ ئەنجامێشتر لە بەرژۆندیوانە بە تایبەتی کەرکووک ئەگەر نەواتەوە نابێتە پاڵەوە کە ڕەنگە پێشمەرگە بە بەرامبەربوونیش بێتە پاڵەوە هۆکاری چیە کەرکووک کە هەرچەندە ئەنجامەکەشی لەدەستداوە کە ئەگەر نەتوانێت لەم یارە سەرکەوتن تۆمارکە نازناوەکە لەدەستدەدا هۆکاری چیە بە شێوەی هێرشبەری ناکات پێشمەرگە زیاتر لە نازناوەکە نزیک دەکەوێتەوە بە مانجاوە بەڵام هێرشەکانی کەرکووک کەمتر ببین لە چارێکی سەرەتا کەرکووک زیاد لە پێویست خۆی ماندوو کرد دواتر پێشمەرگات و ناوبارودۆخیاریەکە ئێستا پێشمەرگە لەبەر فشارەکان یانی پێشمەرگە کەرکووک ناتوانێت زیاتر هێرش لەبەر بەرگریکردنەکە دەبێت بەرگری بکە سپاس کاک بارزانەکەم ڕۆژنامەنووسی وەرشی گۆران لە ئێستادا یاریەکە لە خولەکی 85 نزیکە بەڵێ یانەی کەرکووک گۆڵی یەکەمی تۆمار کرد لە ئێستادا یانەی کەرکووک توانی گۆڵی یەکەم تۆمار کرد کە بەم ئەنجامە کەرکووک دەبێتە پاڵەوانی کوردی نایابی کوردستان وەبزانم گۆڵەکە سەتار یاسین یاریزانی نوێ یانەکە کە دوێنێ پەیوەندی بە ڕیزیانەکەەوە کرد توانی تۆماری کرد خۆشحاڵی هاندەران یانی کەرکووک دەبینین لە دی بەرامبەری کێ گۆڵەکەی تۆمار کرد خولەکی چەنە وەیانەی کەرکووک بەم تا گۆڵا بێگومان سێ خاڵ یارەکە بەدەستێنێ و نازناوەکە ئەچێتەوە شاری کەرکووک وەکو سەرەتا کاکدانەر باسی کرد لەگەڵ مابە کێ گۆڵەکەی تۆمار کرد و لە خولەکی چەنە ئێستا ئایا دەرفەتی ئەوە ماوە کە پێشمەرگەی هەولێر بتوانێت گۆڵ یەکسانی تۆمار کاتەوە بەڵێ گۆران لە ئێستادا یاریەکە لە خولەکی نزیکی 85 بۆ 86 87 بە دیاریکراوی دیارنیان لە خولەکی چەندە بەڵام ئەو گۆڵەی من بینیم خۆشحاڵیەکە زیاتر سەتاریاسین بوو دەری دەبڕی پێدەچێت هەرەمان یاریزان تۆماری کردێت بەڵێ سپاس بە حسێن دێم وڵات سپاس بۆ تەواوی زانەرەکانت مامۆستا دانەر دیارە جارێ ئەردەڵان بەوەی کێشەیەکی تەکنیکیەوە لەگەڵمان نییە بەڵام پێم وان نییە پێویستمان تازە بە ئەردەڵان بێ لەبەرەوەی کە ئەوە سپاس بۆ کاگاریان کە یاریەکەمە یاری نێوان هەردوویانەی شێروانە نەورۆزە بێگومان کاگاری خۆشەویست لێدانێکی ڕاستەخۆیە لە سوودی یانەی شێروانەیە بێگومان ئەبین کە بەڵام پێم وایە کاکدانەر تعلیقی خۆتی لەسەر ئەم ئەنجامە هیچ کاریگەریەکی لەسەر یارەکەیت دروست ناکە ئەگەر یارەکەتر بەو شێوەیە کۆتایی بێت چکە ئێستا کەرکووک خاوەنی حەو خاڵە لە پلەی دووەما بەم سێ خاڵە بێت کوی خاڵەکە دەبێت دەخاڵەوە نازناوەکە بەلا بەرامبەر نەورۆ سەر پلەی سێمی پێ بڕێ بۆیە چێتە پلەی دووەمەوە ئەگەر وابێت چێتە پلەی دووەم بە کۆکردنەوەی حەوت خاڵ هەر پلەی سێمە ڕاستەوخۆیە گۆڵە کاکدانەر پێم وایە وردەوە دە قسەکانی تۆ خەریکێتە دی سەبارەت بە ئەم گۆڵی یانەی کەرکووک کە باسی ئەوە کرا حسێن لە ڕاستەوخۆیە لەگەڵ سێ میوانە باسی ئەوەی کرد کە یانەی پێشمەرگەی هەولێر زۆر مسەیترترە زۆر باشتر یاریەکە بەڵام لە بەرامبەرە کەرکووک گۆڵ تۆمارەکە گۆران کاتی کە پێش گۆڵەکە کە قسەیانە کردوتی ئەوە تۆپیایی بەستونی گۆڵەکەیە ویستم لێو پرسم بڵێم پێی بڵێ و یاریزانە بۆ ناو گۆڵی ئاراستە کردو چکا بوو و تۆپە بچێتە ناو گۆڵەوە بەڵامی تر کە ڕۆژ لە قسەکانە تەواویان نەکرد گۆڵەکە کرا ناساو بەڵێ ئەوە پێم وایە ئەردەڵانی ژووردەوە خەریکە لەگەڵمان ئامادەوێ ماوەسەنارنێ یاریگای یانەی باسی ئەوت کرد پێشمەرگەی هەولێر شایستەیە بەڵام کەرکووک بە سیاسەتەکە پێم وایە نازنەوەکە بە ئەشمەلای ئەردەڵان خۆشەویستان لەنێو یاریگای شێروانەوە دوای دێم وڵات ماوەسەدانەر ئەردەڵان سڵاوی خوارد لێبێ درەنگ ئامادەبووی سپاسی ئامادەبوون دەکەم لە نێو یاریگای شێروانەوە سەبارەت بە ئەنجام یاری نێوان شێروانە و نەورۆز من ئەنجام یاری پێشمەرگەت پێڵم کە کەرکووک لە پێش دوسێ خولەک پێش ئێستا گۆڵ یەکەمی لەسەر تۆڕی گۆڵ یانەی پێشمەرگەی هەولێر تۆمار کرد ئەنجام یاری نێوان شێروانە و نەورۆز تا یاسە بەکوێ گەیشتووە ئەردەڵان لەگەڵمانی دیارە ئەردەڵان کاکدانەر ئامادە نییە
ئەم دۆخە بەکوێیەگە نازناوکسەوە شاری کەرکووک وەکو باسی ئەوەت کرد بێگومان پیرۆزبایی لە کەرکووکەکەین بەڵام تۆ پێدوا بوو کە پێشمەرگە بە هەموو پێوەرێک شایستە بوو. من باوەڕت هەبێت لە قۆناغی چوارگۆشەی زێڕینەوە قسەم کرد ینی بەس لەبەرەوە نامن خەڵکی سلەیمانی مەبێ یاسینمە ناف و کوڕەکانی پاڵەوان بن ئەمە گاڵتە جاریەوەمە ناپاچیە بێت من بەرامبەر بە کارەکەی خۆمەی کەم کە میدیاکاری وەرشیم. سەیری یاریەکەین کاگۆران من سەیری تۆپتۆپێنی کۆڵانە و کۆڵانیشمە کرد ئێستا بوار نییە ئەژینا دوو مناڵ لە کۆڵانێک یاریان بە تەوافەی سەربانیش کردایەوە سام سیرمە کرد چجایەوەی تۆ بە بەردەوامیەمە لە خولەکانی ئەوروپا خەریکی تەماشاکردنی یاریەکانی خولەکانی ئەوروپاین و خولە گەورەکان کاتێکێتە سەر ئاستی خۆمان یعنی باش بێت و خراپ بێت و دوجار هەر باشترین دەستنیشانەکەی من کاتێکاڵم پێشمەرگەی هەولێر لە پێش هەموو کەسێکەوە سەمیر بابۆ پلانەکانی سەمیر بابۆ دیار بوو شێوازی یاریکردنی دیار بوو مامەڵەکردنە پلاستیکیەکەی لەگەڵ یاریەکانە نەوە خولێکی لەبەر دەما بۆ ئەم ڕاهێنەرە بە بەردەوامی بەڕاستی تەفەنونیان کرد بە یاریەکانەوە ینی ئەو یاری نەورۆزی لێ دەچێکە بە دامپێدانانی خۆشی نەورۆز باشتر بووە لە پێشمەرگەی هەولێر دەنا یاریەکانی تر پێشمەرگەی هەولێر زۆر باش یاریە کرد و ڕاهێنەرەکەی زۆر باش بوو ئاستێکی ناوازەی پێشکەش کرد بینیشمان ئەوە تا یعنی هەتا دەدەقەش هەر لە پێشەوە. زۆر سپاس ئەردەڵان دووبارە سڵاوت لێبێ دۆخی ئێستا یاری نێوان هەردوویانەی پێشمەرگەی هەولێر ناخوت نەورۆز شێروانە لە چ دۆخێکایە یاریگای شێروانە ئەو یاریە لە خۆگرێ کامیان بەهێزترن خولەکی چەنەوە تا ئێستا گۆڵ لەو یاریە تۆمار کراوە؟ بەڵێ گۆران سڵاو لای و لە بینەرانی کەناڵی ئاسپانی پەیامیش وەکە خۆتان وێنەکان لە پشتەوە دەبینین تا ئێستا یاری شێروانە و یانەی نەورۆز بەردەوامە کە هەردوویانە بەبێ گۆڵن تا ئێستا یاریەکە ئاسێکی مامناوەندی هەیە هەرچەندە لە جەمی دووەمدا یاریزانانی نەورۆز هەوڵەکانیان زیاتر کردووە بۆی گۆڵ تۆمارکەن لە بەرەوەی لە ئێستادا یانەی کەرکووک بۆ خاوەنی گۆڵی یەکەم وەگە بینین یاریەکەش بە هەمان شێوەی یاریەکانی ڕابردوو هاندەرێکی زۆر ئامادەی بینین یاریەکانە بەڵام ئەو حەماسێت و ئەو ئاهەنگی گێڕانەوە پشتگیریکردنی یاریەکانی کە یانەی شێر بۆ یانەی شێروانە هەیان بوو هاندەران لەم گێمەدا هەستەکەین هاندەران تۆزێک زیارن هاندەران بێدەنگ دیارن من ئەمێ بۆ زیاتر زانیاری وەرگرتن لەسەر یاری نێوانی شێروانە و نەورۆز لێسا دامیوانێکمانەوەیش بەڕێز نەوا لەتیفە ڕاگەاندنی یانەی نەورۆز کاکنەوە سپاس بۆ ئامادەبوون ئەمە پێم بڵێ تا ئێستا بۆ پێی تۆ جەنابتان وەکو ڕاگەاندنی یانی نەورۆز ئاسی یانی نەورۆز تا ئێستا چۆنە بینی مەوەستە لەم یاریە خودت باشەوەی گشتی لەم یاریێت ئاسمان ئەگەر بڵم مامناوەند یا خول لە خوار مامناوەندەوەیە ئەویش بەهۆی کەشی یاریەکە و بەهۆی ئەو یارانێکە پێشتر ئەنجاممان ناوە بەهۆی کۆکردنەوەی خاڵەکانمان یا خۆشمانی خاڵەکانمان لە خولی کوردستاندا کە ئێمە ئێستا هیوایەکی کەممان ماوە بۆ لەگەڵمانیت بەڵە دیارە ئەردەڵان وەکو پێویست دەگەڵمانەوە بەڵام دۆخی یارەکەی پێوتین کە یارەکە سفر دەست خۆش بێ ئەگەر پێش ئەوی پێ وڵای کاکدانەر حسێن لەگەڵمان بێ لە شارۆچکەی پیرمامەوە لە نێوان یاری پێشمەرگەی هەولێر و کەرکووک حسێن ئەسڵای خوات دەبێ خولەکی چەنەوە یارەکە چەنی ماوە بە کۆتا بێت وە هەر بەو گۆڵەیە یارەکە حسێن سڵاوی خوارد لێبێ دووبارە ئایا لە ئێستا یارەکە لە خولەکی چەنە و چەنێکی ماوە بە کۆتا بێت هەر بەو گۆڵە یانەی کەرکووک لە پێشە؟ بەردەوامی ئەوێتەن یانەی کەرکووک دەبێتە پاڵەوانی پاڵەوانتێکە بەڵام یاریەکە کە پێشتر باسی نێوە کرد خولەکی 85 بوو 5 خولەک یاریەکە دواکەوتی بۆیە ئێستا لە خولەکی 85دایە من دەمێت میوانێشترمە بێت لەسەر هۆکاری بەڵێ حسێن زۆر بە کورتی گۆڵ لە یانەی پێشمەرگەی هەولێر و بەڵێ دیدار حامید گۆڵپارێزی یانی هەولێر لەگەڵم دەبێت دیدار هۆکاری
چی بکەیانەی پێشمەرگەی هەولێر هەرچەندە فشارێکی زۆری کرد یاریێکی باشی کرد بەڵام گۆڵی لێ تێماکرا لە ڕاستیدا دەتوانین بڵێن گرنگجێکی ئەو تۆ هەیە ئەم یاریە دەتوانم بڵێم بە سوودی پێشمەرگەی هەولێر کۆتایی نایە چونکە لەبەرەوەی یارزانانی پێشمەرگەی هەولێر زیاد لە حەد شەحنێکی ئەو تۆیان کرا بوو کەوا زیاد لە حەد بۆەوەی کە ئەنجامێک بەدەست بێنن ئەمەش گۆڵی یەکسان بوون لە ئێستادا یانەی پێشمەرگە هەولێر گۆڵی یەکسانی تۆمار کرد عامر فازڵ عیماد ئەسعەد بەڵێ کاپتنی یانەی پێشمەرگەی هەولێر عیماد ئەسعەد گۆڵی یەکەمی بۆ یانەی پێشمەرگەی هەولێر تۆمار کرد کە گۆڵی یەکسانی بوو ئەگەر بێت یاریەکەی تریش بە هەمان ئەنجام بمێنێتەوە پێشمەرگەی هەولێر بۆ یەکەم جار دەبێتە پاڵەوان خۆشحاڵی هاندەرانی یانەی پێشمەرگەی هەولێر لە ئاستێکی بەرزدایە ئامادەبوونی هاندەرێکی زۆر کاپتن دیدار بەر لە بێمە لای جەنابدا لەگەڵ برادران باسی ئەوم کردەوە پێویستە گۆڕانکاری لە هێلی ناوەڕاست بکرێت چونکە سێ یاریزانێکی زۆر بەتوان بە ئەزمون تاڵب و ڕەوا و کۆسرەت کە لە ناوەندێ دەتوانم بڵێم لە ئەزمون زیاد سیقەی خۆیان تۆپەکانیان لە دەستدا پێویست بوو کە گۆڕانکاری بکرێت بەر لە قسەکانی من گۆڕانکاری کرا ئەوەش هۆی ئەوە بوو کە زیاد فشارەکەی دوای گۆڵەکە زیاد فشار بکرێت بۆی بتوانین گۆڵی یەکسانبوون بکرێتەوە یاریەکەش لە بەرژەم بەم ئەنجامەش یانەی پێشمەرگەی هەولێر دەبێتە پاڵەوان بۆ یەکەم جار گۆران دو پرسیارم لە میوانەکان دەکەم کاپتن دیدار بەدەر لەو گۆڵەی کە پێشمەرگەی هەولێر تۆماری کرد گۆڵپارێز یانەی کەرکووک بە پاڵەوانی یاریەکە دەزانی بەهۆیەوەی کەوا بینیمە زۆرترین تۆپی مەترسیداری دەرهێنا لە ڕاستیدا دەتوانم بڵێم گۆڵچی عەلی لە ئەزمونێکی ئەو تۆ لە خولی عێراق جاری دەکات بۆ ئەم یاریە هاتووە دەتوانم بڵێم هەموو تۆپەکانی لە تەوقیت و کات و شوێنەکانی خۆی مەزبوط ڕاوەستەوە گرنگی گۆڵچی لەم تۆپانە کە زیاتر لە گۆڵێک دەربێنێ ئینقاز کە فەریقەکەی شوێنی گۆڵچی بەر لەوەی قسەکان کە شوێنی گۆڵچی زۆر تەواوە ڕاوەستانەکانی زۆر تەواوە ئەوە جوالەوە دەکات ئەو تۆپانەی کە بۆی بێتن زۆر بە ئاسانی بتوانێت بەرەنگاری بتێنەوە و نەتوانێت لەگەڵ سپاس بۆ گۆڵپارێز دیدار حامدیش کاکدانەر ئەمەوێت کۆتا قسەکانم لەگەڵ تۆیا بێ کاتمان زۆر کەم ماوە بینیمان پێشمەرگەی هەولێر نەیهێشت نازناوکە بچێتەوە شاری کەرکووک گۆڵ یەکسانبوونی تۆمار کرد بەڵام مەفرسەتێک بۆ بوویانی نەورۆز کە بتوانێت گۆڵ تۆمارکە بەڵام تا ئاسارێکە ئەوێ هەر بە ئەنجامێکی خاوێن ماوەتەوە بە پێوەی کاکنەوە وتی هەر دیارێکە لەوانەیە هەروە بمێنێتەوە چکەوتی ئاسمان لە خوارنوام ناوەندیش بێگومان سەبارەت بەم ئەنجامە و بە پێشمەرگەی هەولێر کە وتت شایستەیە بێگومان بە قسەکەی تۆ شایستە بوو نازناوەکە ئەباتەوە شاری هەولێر هەزاین چی ئێستا قسەکانی من دوو فاقی کەوتەوە ینی ئەگەر پێشمەرگەی هەولێر پاڵەوان بێ بەم ئەنجامەکە یەک و یەکە ئەوە بەلای سەمیر بابوو و کوڕانیان شکایەوە ئەگەر کەرکووک یەکەم بێ ئاڵایەکی زۆری کوردستان و ئاڵای زەرد و کۆمەڵە شت ئەچێتە شاری کەرکووکەوە لەگەڵ تیمی یانەی کەرکووکا چکابمان زین چەندین ساڵامیانەیە یانەیەک بۆ سەر بە پارتی دیموکراتی کوردستان بۆ بڵیتونەڵی لە شاری کەرکووکە بۆیە قسەکانی من ئێستا دوو فاقی کەوتو ینی بەم لایە هەر قسەی من بوو بەم لا شاوێر قسەی منە بەڵام من بۆ خۆم پێم خۆشە یاریەکە ئاوەق بە کۆتابێ لە بەرژەوەندی سەمیر بابۆ بەڕاستی تەنها ینی خۆشحاڵیە کە سەمیر بابۆ پاڵەوانێتێکە بەرێتەوە لەبەرەوەی بە هەموو پێودانجێ ئەگەر ئەرشیفی هەموو یاریەکان هەبێت بتوانێت سوودی لێوەرکی لێ لە داهاتوە ئەبیندێت گەڕانەوەی سەمیر بابۆ بۆ یانەی پێشمەرگەی هەولێر و یەکەم بردنەوەی لەسەر حسابی پێشمەرگە نەورۆز لە ناو یاریگای زانکۆیە کە لە سلێمانی بینیمان و یاریەکانی تریشیم یا ڕاهێنەرە چۆن یاری کردووە چۆن یاریزانەکانی خستۆتە نێو یاریگا بەڵام ئەگەر یاریەکە بەلای کەرکووکا بڕاچکە بەرنامەکەی تۆ تەواو بێت و یاریەکە ژێشتا تەواو نەبووە نازانیتر کەناڵی پەیامەم شتە چۆن ڕێکەخەنەوە خۆتان و ئیدارەکەتان زاد ئەگەر کەرکووک بتوان لە کاتی زیاد کراوە گۆڵ تۆمار بکات و جامەکە بەرنەوە بە کەرکووکەوە من دڵنیاتەکەم بەو شێوازە جامەکاتێتەوە هاوکارم پێم وایە کاتی ئەندامەتێت تا تاوابوونی یاریەکە ئەسمەوە ئەگە حسێنمان لەگەڵما بێ کاگاریان ئەگە حسێن لەگەڵمان بێ لە ئەردەڵان سەرتا ئەسمەلای ئەردەڵان ئەسڵاوی خوارد دەبێت جارێکی تر لە ئێستا دۆخی یاریەکە چۆنە دۆخیاری شێروانە نەورۆز بەو پێی کە ئێستا یاری نێوان هەردوویانەی پێشمەرگەی هەولێر و کەرکووک بە گۆڵێک یەکسانن
لە ئێستا یاریەکە چەند بە هەر یەک و یەک بەردەوامە بەمەنجامە دیارەیانەی پێشمەرگەی هەولێر دەتوانێت نازناوەکە باتەوە شاری هەولێر. ئایا پێشمەرگەی هەولێر هەر بەو گۆڵەیە یاریەکە یاخود گۆڵی تریتیا تۆمار کراوە؟ حسێن ببوورە گەجۆ لە دەنگم بێ چەندێکی ماوە یاریەکە بە کۆتا بێت و ئەنجامەکە هەر بە هەمان شێوەیە؟ بەڵێ خۆشەویستان دیارە حسێن لە ئێستایەکی یاریگای هەردوویانە ئەگوازینەوە تاوەکو ئەو کاتێکە پەیامنێرانمان ئامادە بن کە تا کۆتایی یاریەکە لەگەڵتان بەردەوام بین بۆ ئەوەی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کەناڵی ئاسمانی پەیامەوە پاڵەوانی ئەم وەرزەی خولی نایابی کوردستان بەدیار بکەوێت کە لە ئێستایە نزیکترین یانە بۆ ئەوەی کە بتوانێت دەرفەتەکە بقۆزێتەوە نازناوەکە بێتەوە پێشمەرگەی هەولێرە بە سەرکردایەتی سەمیر بابوو کە دانەڕاستان لە نێو بێگومان ئەوە یانەی شێروانە گۆڵێکی تۆمار کرد لە دژی یانەی نەورۆز وە کاکدانەر بێگومان بەم گۆڵە چۆ پلەی دووەمی ڕیزبەندی کە ئەمە بێگومان دەستکەوتێکی باشە بێ بۆ ئەو یانەیە. نەورۆز لەم یاریگایەشە دووچاری شکست هات. ئەردەڵان لەگەڵمانیت ئەما بینین هاندران یانەی شێروان مامۆستادانەر یاریەکەی خۆیانە کە هەنگە ژیاڕ شارۆچکەی پیرمامی خۆشەویست دیارە ئاچمەواری نێوان هەردوویانەی پێشمەرگەی هەولێر کەرکووک حسێن دووبارە سڵاوی خوارد لێبێ لە ئێستاە گۆڵە لەسەر یانەی نەورۆز تۆمار کرا شێروانە تۆماری کرد دۆخی یاری پێشمەرگەی هەولێر و کەرکووک چۆنە؟ بەڵێ ئێستا یاریەکە لە کۆتاخولەکان نزیکە تاوەکو ئێستا کاتی زیادکراوی یاریەکە نەدراوە ناوژوانی سوارن تا ئێستا کاتی زیادکراوی بەرز نەکردێتەوە بەڵام هاندەران لێرە ئاگادارن کە یانەی شێروانە گۆڵی تۆمار کردووە بۆیە خۆشحاڵیەکەیان زیاتر بوو بەهۆی ئەوەی کەوا زیاتر دڵنیا بوونەوە لە ئەنجامی یاریەکە ئەگەر بێت یانەی کەرکووک گۆڵ تۆمار نەکات بەمەنجامە پێشمەرگەی هەولێر دەبێتە پاڵەوان. دەبینین ئێستا هاندەران لە ڕێژەیەکی یەکجار زۆر ئامادە بوون لە هەردوویانە یانەی پێشمەرگەی هەولێر کەرکووک. بەڵێ یاریەکە لە ئێستادا بە کۆتا هات پێشمەرگەی هەولێر بۆ یەکەم جار لە مێژوویدا بووە پاڵەوانی خولی نایابی کوردستان. ئێستا دەبینین خۆشحاڵی هاندەران دەستنە نێو یاریدا بۆ ئاهەنگگێڕان لەگەڵ یاریزانان. بێگومان خەڵکی شاری هەولێر بەبێ گوێدانە زۆر سپاس بۆ تەواوی شیکردنەوەکانتان حسێن ئەردەڵان کە لەگەڵمان بوون لە نێو یاریگای هەردوویانەوە کاکدانەر یاریەکە کۆتایی پێهات بۆ یەکەم جار لە مێژویانی پێشمەرگەی هەولێر بۆ پاڵەوانی خولی نایابی کوردستان کە ئەم ساڵ بە خولی نایابی پێشمەرگەی کوردستان ناسرا. چیت هەیە بۆیانی پێشمەرگە لە کۆتا وتەیە؟ لە کۆتا وتەیە من سەر ڕایەوەی کە پیرۆزبایی لە سەمیر بابووەکەم بە بەردەوامی یە قسە لەم مەملەکەتە عەجباتەی ئێمەیە ئەوتێت و چەندین جاریش لە چەند ساڵی ڕابردووە لەم شارەی خۆمان لە سلێمانی لە نێوان ڕایەنەرەکانە دوای دڵشکان و دڵزویرکردنی یەکتر دروست بووە لەسەرەوەی کە تۆ بۆ یاریەکە و نەیە بە من ئەنجامی یاریەکە و بۆ نەیە بە من تەنانەت بۆ ئەم یاریانش ئەم یاریەش کە باسەکرا باز لەوا کرا ئەگەر شێروانە یاریەکە با بە نەورۆز لەولا
پێشمەرگە و کەرکووک یەکسان بن نەورۆزە بێت پاڵەوان بەڕاستی بڵیت و نەڵێ ئەگەر لەولا ئەم شتەش کرابێت مافی خۆیانە بینیمان یاریەکە چۆن ڕۆژ کەرکوو گۆڵی خۆی کرد دواتریش پێشمەرگەی هەولێر گۆڵی خۆی کردوێتەوە یاری بە برادەرایەتی نابێت کاگۆران بەوا بێت تۆ خۆت هیلاکەی بەڵێ دڵنیام کاتیان زۆر ڕایت سپاسی کاگاری و برادەرانی شەمووەکەین پیرۆزبای لیانەی پێشمەرگەی هەولێرەکە دیارە هەر پاڵەوانی تێکە بە ناوی پێشمەرگەوە بۆ پێشمەرگەکان چۆوە هیوادارم سەمیر بابۆ وەرزی داهاتوو بە باشتر و بە پێگاتەیەکی تونند و تۆڵترەوە بگەڕێتەوە بۆ پارێزگاریکردن لە ناسناوی زۆر خۆشحاڵم کە لە ماندووی لەگەڵمان لە کۆتە هەفتەی خۆی نایە بکە نازناوەکە بە پێشمەرگەی هەولێر شاد بوو سپاس بۆ تەواوی زانیاریەکانت خۆشەویستانم زۆر سپاسی ئەوکارنی خۆشەویست مەکەم کە ماندوو بوون لەگەڵمان زۆر دەستی ماندووبوون یانەگوشم سپاس بۆ هەردوو پەیامنێر حسێن محەممەد ئەردەڵان کە ڕاستەوخۆ لە هەردوو شاری کەلار و شارۆچکەی پیرمامەوە لەگەڵمان بوون تاوەکو و تەوەرێکی تر بەخوای گەورەتان دەسپێرین سپاس بۆ بینەری ئێوە شواتان لەگەڵ